کردنەوە لازر برش وشەکان لە گەروویدا گیراون و فرمێسکەکان بوونەتە میوانی ڕۆژانەی چاوەکانی ئەو پیاوە بەتەمەنە. باوکێکی دڵپڕ لە حەسرەتە، وەک خۆی دەڵێت 6 مانگە دوو کوڕی کە لە ڕێگای کۆچ بوون بۆ هەندەران لە لیبیا گیریان خواردووە و نامەیان بۆ ناردووە. دەڵێن فریامان بکەون، دۆخمان خراپە. دەژڵێت کوڕەکانم یەکێکیان قوتابی زانکۆ و ئەوەی دیکەشیان قوتابی ئامادەیی بووە. دەمانەیە بۆمان بێنەوە. ئێستا شەو ڕۆژ دەژمێرێت بە هیوای دیدار و شادبوونەوە بەڕۆڵەکانی. 6 مانگە ڕۆژ دوو کوڕم لەوێ نەکوێتیش. لێرە کارۆکە سابەتیان چی بوو؟ وەڵا تۆ لەبەر ئاگەر لێیان نییە. وەڵا هەفتێک دەبێت. هەفتەیەک دەبێ ئاگەر لێی نییە؟ باش قاچاقی بێەوە گوتووە. وەڵا هیچ پێ ناگەم ڕۆژە بێنێتێ دێنێتێ. وەڵی هەر ڕۆژە بێنێت. وەڵا جادە داوان پارێزەکە هەر ئەوەندەی پارەندەیە و درۆژی دەکات. درۆژ دەکات ناشانێنێتەوە. 20 ساڵەوەیکیش 17 ساڵە. کردنەوە لازر برش کەس وەڵام پەر ناداتەوە؟ ناوەڵا کەس لایەنە پەیوەنددارەکان کەس ناتوانێت ناوەڵای یەک بەشم ناوەتەوە. کەس ناوە وەڵای دەمانەیە بۆمان بێنەوە. مادەم بەڕێ نەکردون کاکە بۆن بێنیتەوە بۆن تەسمیل بۆن بەگردا کاکە تەسمیلی حکومەتی لیبیانکە بۆچی وا لە کوڕی دەمە دەکا سەرڕای 6 مانگ سزن دەژوورێکی نێڵی دەقیەکان هەموو لە لاکات کەوت. والله لاکانم کەوتوو بن بەخوا دەرناتوان بڕۆن. کە سوکاری ئەو 150 کۆچبەرەی کە لە لیبیا گیریان خواردووە و سەرجەمیان خەڵکی دەڤەری ڕاپەڕینن داوای گەڕانەوەی کوڕەکانیان یاخود سۆراغی چارەنووسیان دەکەن. لە ئێستادا ئەو کوڕانە ئێمە بەڕاستی لە شوێنێکدان کە هیچ یەکێک لە ئێمە لە کە سوکاریان نازانین لەکوێیە. ماوەی تەقریبا ئەو بە هەفتەیەک دەنگیان نییە. نازانین بێنانن، بێ ئاون، بێ جێگەن، بێ ڕێگەن نازانین. ئێمە ڕۆژی خۆی کە و گەنجانەمان نار بەڕاستی لە بەشمێنێتی خۆیان ڕۆیشتن لە دەردەسەری و بێکاری خۆیان سەریان هەڵگرت بۆ ئەوروپا. بەڵام بەداخەوە ئێمە نەمازانی بەمڕۆ دەگەین. ئەو کەسوکارانە ئێمە زیاتر لە 6 مانگە بۆ بەر 6 مانگی دەڕۆ لێوەکانن لە ژێر زەمینێکیدان کە هیچ کەس لەو قاسەقسەن زیاتر هیچ کەسێک ئاگای لێ نیە. ئەزان تا بڵی خراپە هەتا ئەو پەڕی خراپی. ئەمە وان لەگەڵ ڕێکەوتین کاوانەمان بوو پەڕێنەوە زۆر بە سەلامەتی وەک کەسوکاری خۆی ئاگان لێبێ مەسرەفیان بکێشن زۆر بە جوان ئاگان لێ بەگە نەشپەڕینەوانەکە ڕێگا ژێرە بە سەلامەتیمان بێنەوە. ئێستا سەڕای ئەوەی کە مەسرەفمان لەسەر خۆمان بووە سەل مێژمە هەموو کەسێک دوکتڤیزەی بە خۆی کڕیوە هەست کەسەکە ئێستا لەو باسی دەکەنێوان زیاتر لێک دەفتەری دەڕوە هەر بۆ یەک نەفەرێکی دێتە وێرەکانش دوێ مشاوان ئێستا داوای پارێکی زۆرمان لێ دەکەن. دوای ئەوەی 6 مانگ لەمەوبەر 150 گەنجی دەڤەری ڕاپەڕین با بڕەپارەیەکی زۆر لەگەڵ قاچاقچیەک ڕێکەوتن کە بە لیبیادا بیانگەێنێتە ئەوروپا. ئێستا دوای ئەو 6 مانگە هێشتا لە لیبیا گیریان خواردووە و دەست بەسەر کراون کە سوکارەکانیان دەڵێن ڕۆڵەکانیان دۆخیان خراپە و بە ناوی خواردن و خواردنەوە هەفتانە 200 دۆلاریان لێ وەردەگرن. زۆرینەی گەنجانی هەرێمی کوردستان بەهۆی بێکاری و بە هیوای ژانێکی شایستە کۆچ دەکەن کەچی زۆر جار لە ڕێگادا تووشی گرتن و ئەشکەنجەدان و هەندێک جاریش بەشێکیان دەبن بە قوربانی. دەسەڵاتدارانیش خەمسارد و بێباکن لە ئاستی کۆچی بەلێشاوی گەنجان و بوون بە قوربانیان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.